جە هەوڕامانۆ سڵام تاوەنە بۆ لە هەوڕامانی بەرز و دڵگیرم کە هاوینان بە فێنکیەکەی و زستانان بە بەفر و ساردەکەی دەناسرێتەوە. ئێرە ناحیەی بیارەیە. شێف ئەوڕۆ برنجی کوردی و تەپسیمان لۆ ئامادە دەکاتن. ماما لە بازاڕی بیارەی جموجۆڵ کووە؟ جموجۆڵی زۆرە کەمە؟ ئێستا بە بۆنێ ڕەمەزان و بازاری ئێرە تۆزێ کەس بووە گەشتیاریش دڕوی تێ ناکات لەبەرەوەی تر هەموو کەس بە ڕۆژووە خەڵک توانای گەڕانی نییە ڕاستە سەردانی ئێرە بکات. ئەو بازاڕێک کە لە بیارەی هەیە تایبەتە بە گەشتیارەکان یان بە خەڵکی بیارەش؟ نا بە گەشتیار و بە خەڵکی بیارە بۆ هەموو کەس ئەتیادیە. ئەمن ئەوڕۆ برنجم دەوێتن؟ برنجەکەت ئیچێندەرە؟ برنجمانەیە برنجی کوردیە. باشە. برنجی کوردیم دەوێتن؟ برنجی کوردیم لۆدانێ بەڵام ئەو برنجە کوردیە لە چەند دەرەوە هاتیە؟ وەڵا برنجی کوردی ئێرە ئەرمنی ئێرەیە بەڵێ بەزی هەورامان نیە ناوی خوارەوەی. زۆر باشە دەورا پشتی بەڵێ دەور پشتی هەورامانە بە منتیقەی شارە زورانە خوارەوە. ڕاستە دەست خۆش بێ ئەگەر بتانی برنجەکەم لۆدانێ لە ناو جۆرکەی سپاستەکە چەنی تێکەم بۆ وەڵڵاهی بە چیلۆیەوە نیە؟ چیلۆیەکمان لە تێ باش. کاک غالب ئامادەکاری لە مانگی ڕەمەزان لە تەوێڵە و لە بیارە کووە؟ دیارە شێوازی بەڕێوەچوونی ڕەمەزان لە هەورامان لە دەیەک بۆ دەیەک لە شارەدەیەک بۆ شارەدەیەک تەنانەت مەسەرەن لە هەورامانی بەشی ڕۆژهەڵات کوردستان لەگەڵ هەورامانی بەشی باشووری کوردستان زۆر جیاوازیان هەبووە تانە لە خواردن و ئامادەکردنی بڵێن بەربانگدا یاخود لە خواردنی پارشێودا بڵێن ئەمانە هەمووی فەرقی هەبووە. پێم خۆشە ئەوە بڵێم لە بیارە شێوازێکی هەبووە مەسەرەن خەڵک جۆرە لە جۆرەکان ناڵێن خواپەرستی یەک جۆرە بەڵام خواپەرستی مەسەرە من دەرکات نوێژەکەم ئەو ڕۆژە بەڵام ناهەیە جوزە قورئانە خوێنێ یاخود هەیە گوێ بە وتارەکانی مامەسا عەبدولکەریم مدەڕس یا بۆ مامەسا مەلا قادری گەورە کە هەر لە بیارە بووە یا مامەسا محەممەدی کانی سێنان کە ئەویش یەکێک بۆ لە مامۆستا زۆر گەورەکان خانەقای بیارە لە نەوسود لەبەرەوەی کە خان و سانەکانی هەورامان لە نەوسود بوون ئەویش جۆرە لە جۆرەکان مەسەرەن جعفر سوڵتان لەوێ بووە مەسەرەن بانگی کوردون مەسەرەن وتێتی فڵانە کەس مەسەرەن ئەمڕۆ بە ڕۆژی وتێتی بەڵێ وتێتی دەی پێم خۆشە مەسەرەن عەسر بۆ ئێوارە هەمووتان ئێمە ئاوام جەلسەیەک دروستکەین لەسەر ینی کاک غالب بە شێوەی گشتی لە هەر گوندەك لە بۆ گوندەکی دیکە لە هەورامان فەرقی هەیە جیاوازی هەبوو تانی وڕۆ زیاتر بڵێن هەندێک ئیشوکاری سادەی ناوباخ نەک ئەوەی خۆی ماندوو بکە و خەستە بکە و ڕۆژوەکەی بە ئاڵۆزی بۆ بگیرێ لە پاژنیوەڕەوەی تر ڕووی کردوتە خانەقا و مزگەوت و بڵێن ئەو مەراسیمانەی کە زیاتر ئاعتیکاف و خواپەرستی و بڵێن دەست خۆش. شێف ئەو کەرستانی لە بۆ تەپسی پێویستمانە چوچن؟ پێویستمان بە کودی هەیە ئەو باینزان تەماتە پەتاتە پیاز کەرەوز ئاوی تەماتە نیو چلۆقی مەشملۆ هینایە باشە و باینزان و کودیەکەشم ئەوها بە تەنکی بڕیە تەپسی زۆر کەس ئەوها بە خڕی دەیکاتن بەزە من ئەوڕۆ بۆ شێوازی دەیکەم. باشە شێف تەپسی بەس بەوەندە کەرستەی دەبیتن دەتانی شتی دیکەی لە بۆ زیاتکەی بیبەری شیرین دڵتانیتیەکەی باشە چی دیکەشن ئەڵقاڵقە دەیبڕیم تاو هەرەوەندە شتێ زیاد دەتوانین جێزەری شتێکەکەی باشە لە هەندە جێری نمونە ناتوانین خیاری لەوەی بکەین؟ نا باشە نابیتن زۆر باشە شێف با ئێستا پێمان بڵێ ئەوە کو دروست دەکەی ئەوها بڕیتت دەپێچیەوە سەرەتا ئاهاتەن کەم بڕیە هەندێکشم سۆر کردەوە
دەبی کەمەکی سۆرکەوە لۆی نەرمدا بەڵێ لەوەی نەرم دابێتن قیمەکەی پارچە قیمەکە خێ لێ دەدەی لەگە بیبەری ڕەشی قیمەکەی تێ دەکەی لو لێ دەدەی ناو قالبەکی جوان بە هیچ گرەی نادەی ناو بەخۆی هەڵناوەشێ هەڵناوەشە ئەگە هەڵی ژوەشێ بەخۆی تەفسی ها شیوەکە زۆر تێکەڵە تێکەڵ و پێکەڵە مشکلەی نیەگە زۆر باشە شێف ئەدی بێت گەل لە گۆشتی دەتاین نمونە بە ئەوە مریشکی بکەین دەتاین بە مریشکی بکەیت دەتاین بە سادەیش بکەیت بەخۆی لە زۆربەی جیان دەیکەن بە سادەی یعنی کو بە سادەی بە سادەی چی لە ناو دەکەن هیچی ناڵ تەماتە بیبەر کودی باینجان دەبڕن ئاڵقەڵقە و ناوفڕنی سۆری دەکەن و ئەدیگەر بێت و ئاوی تەماتەی هەندە کەس حەزی لە ئاوی تەماتەی نەبی دەتاین تەماتەی فرێژ لە ئەسارە دەن و بەکاری بینە پێم بڵێ برنجەکەت بەدڵ بشێ برنجەکە زۆر جوان بەس نەمزانی چێن دەرە ئەو برنجە ئیدەورا پشتی هاورامانە لە بۆم هینای دەست خۆش برنجی کوردی برنجی کوردیشمان هەیە لەگەڵ هەرشتەی ئەو هەرشتت لە چینە ئەو هەرشتا لە کوێم کڕی لە کوێت کڕی بەخۆم زۆر مازلێ لۆیە لە بۆمان دروست دەکەیت چونکە بەخۆ زۆر حەزێ باشە شێف برنجی کوردی شێوازی لێنانی فەرقی هەیە لەگە برنجی ئاسایی شێوازی لێنانەکەیوەکی برنجی ئاسایە بەس کوڵانی زیاتر دەوێ ڕوونی زیاتر لەبەرچە ڕوونی زیاتر هەر دەمژیت وەکی برنجیکە نیە برنجیکە ڕوونی بەردەدا بەزەوە هەری دەمژیت سەرەتا باو کەرستانە سۆرکەینەوە باشە قڵی شێف پەتاتە لۆ ناو ئاوێ لە بیرم چوو ئەوە هەتا ڕەنجی ڕەش نەبیتن بەخۆی ئەگەر ناو ئایا نەبی زووتر بیبڕی ڕەنجی ڕەش دەبیت تێک دەچستە ئێستاش خواردنەکانمان حازرە هەمووی تاوە نیە شێف دێمشتی وای ناوێت بەڵێ برنجەکەمان تاوا دێمیدایە دەچەکەشمان تاوە بۆ بەس کەمەکمە ئاساییە سەری بکەمەوە تەماشایکە ئەڵڵا زۆر جوان دەرچوە بەس کەمەچکە ئاوەکە کەم کاتن جوانتر دەبیتن ئەوە نیستکە شمان کردیا دەست خۆش زۆر سپاس زەڵاتەشی ئاسایشمان کردێ بە لیمە و پیاز و تەماتە و کەرەوزی زۆر هەنار لێدایە لەگەڵ خێوی بەری ڕەش باشە شێف ئەو تەپسیە بەشی چەند کەسی دەکا ئێستا ئەوەندە یەک مەقری 8 نەفەر 6 تاشتی ئەگەر بە کەمی بخۆن لە شەشی هەتا هەشتی باشە چەند دقەی دەوێ هەتا بە تاوای تەپسی بەخۆی تەپسی کاتی زۆر کەم دەوێت بەزەم گۆشتەکەم بە خاوی تێکرد زۆر بەتان دەبیتن قیمەکە بە خاوی تێم کرد کاتی زیاتر دەوێتن 5 دقی پێویستە ناو فڕنێبی بەزە من ئەوڕۆ فڕنیم نەبووە لە ستەباق کردیتم زۆر ئاسایی باشە هەندێک کەس دەتان لە خۆیان قیمەکەی سۆریشکەنەوە بەڵێ دەتانە قیمەکەی سۆرکەوە جوان هەوی دەکەی دەشێلی قیمەکەی سۆر دەکەی و دوای دەکەی ناو باینجانەکەی ئەوها کاتت لۆ دەگەڕێتەوە زووتر تەواو دەبێت برنجی کوردەکەشمان حازرە برنجەکە برنجی کوردی بە هەرشتەی ئەجە ڕەنگیشی زۆر جوانە شێف زۆر سپینیە بەڵێ ئەوە ڕەنگی هەرشتەکەی دایتەوە برنجەکەی ڕەنجی جوان کردیە زۆر باشە شێف هەرشتە لەگەڵ شعری فەرقی هەیە نییە فەرقی نییە بەزەوە هەرشتەیە کارگەیە ئەوەش بەدەستی دروست دەکرێت کوردیە لە قەدیم شعریە نەبووە بەدەستی دروستیان زۆر باشە وجا هەیە هەندێک کەسەیە بە شەکریش دروست دەکات وەکو شیرنی پێشکەشی ئەوشتانە شێف یعنی لەگەڵ تەپستی ئیلا دەبی برنجی لێنین دەتان ساوەری لێنەی نمونە دەتانی ساوەری لێنێ دەتانی قەرە خەرمانی لێنەی خەڵ خەرمانی لێنێ باشە تو دەزانی هەورامان بە خواردنێک بەناوبانگە هەورامان وڵایم بەخۆمە گاهاتیمە هەورامان برنجی کوردیم خواردیە بامیم خواردیە پاقلا و نانەکەشیان زۆر بەتامە زۆر تایبەتە لە هەورامان قەرە خەرمانیان دەرەجەیەکە ڕاستە دەست خۆش بشێف ئەوجە بێتگە لەو نیسکەی ئەمە دەتانین سوپیکە لەگەڵکەی بەس دەڕۆ خواردنەکەمان سوپی مریشی سوپی کوارگی سوپی جێزەری خەبڕەوات بەڵێ ئەوسپانە هەموو دەتانە سوپی جۆی بەس ئەوڕۆ خواردنەکەمان کوردی بوو برنجەکەمان کوردی بوو بەتمە بەلام کوردی بیتن دەستت خۆش بشێت ئەوجا چەند میوانەی بەڕێز لەگەڵمانن لەسەر سفرێ ئێستاش دەچین سفرەکەی بە دیزانێکی جوان دەڕازێنینەوە گفتوگۆی شیرین دەکەین لەگەڵ میوانەکان دەست خۆش. ئێستاش
سفرەکەمان حازرە و دوو میوانی زۆر بەڕێزمان لەگەڵە زۆر بەخێربێن زۆر سپاس خۆتان بەخێربێن. زۆر سپاس بەڕێزن کاک سەیاد پێشمەرگە و شاعیر و نووسەر کاک سۆران توێژەری کۆمەڵایەتی دووبارە بەخێر بێن و حەزم لێ ئێستا تامی خواردنەکەی بکەن دەست خۆشوی شێف زۆر جوانە سەر سفرە حەزم لێ تامی خواردنەکەی بکەن ڕای خۆتان بەمە بڵێن بزانن تامی کۆ خواردنەکانمان باشە خۆش بێت فەرموو دەستات پێشن شێف لە ئێستاوە بۆن و بەرامەکەی دەرەجە یەک ئێسێتەوە سەر تام و لەزەتەکەی بەدڵت بوو کاک سەیاد بەڕاستی دەرەجە یەک یعنی بەدڵت بوو شتێکی کردووە کە بەزار وەسفی ناکرێت دەستت خۆش بێ شێف یاخوا هەر سەرکەوتوو بیت بەڕاستی ینی چەند بڵێم سفرەکە ڕازاوەیە دوو ئەوەندە چێژەکەی تایە زۆر سپاس کاک سەیاد ئەنگۆش هەر لە هەورامان ئاینەن بەو شێوازەی برنجی کوردی لێ دەنێ ئێمە هەندێک جیاوازی تایە وەکوتی یەکەم جیاوازیەکانمان ئێمە زۆرتر کە ینی بەکاردێنین ڕۆنی کوردیە بەکارێنین ینی ئەو ڕۆنێکە لە دۆی ینی لە دۆکە جیا ئەکرێتەوە دواتر بە مەرحەلەیەکە کە تۆزە گەرمی ئەەکەن و ئەیکەن بەڕۆن یانی لە بریڕۆنی خست ئێمە ڕۆنە بەکاردێنین ئەمە ئەوە دوای ئەوەش هی ئێمە زۆرتر بڵێن ئەگەڕن بە دوای کوردەواری ئەسڵیەکە ئەیهێنن دروستە بۆیە هەر یەکسە بە تام و لەزەتەکەیە دیار بووکە برنجی کوردی ئەسڵیە زیاتر ئەلێرانە کاک سۆران برنجی کوردی دەخۆنیان برنجی ئاسایی وەڵا ئێستا ئەوەی ڕاستی بێنە برنجی ئاسایی چونکە ئەم هەر لە نرخەکەشی تۆ زێر بڵندترە بڵێن گرانترە کەم تریش دەسترا بەڵێ بەڵێ لەبەر مستەوای مەعیشی ئێستا خەڵک زیاتر برنجی ڕاستە ئەگەر لەگەڵ ڕۆنی کوردەواری دەبیتن کەشت لە بۆ دروست نابی دروستە ینی قڕز نییە لە سەرمای ئێستاگە بڵێن هەر ماڵێک کە برنجە کوردی ئەسڵیەکەی لێ نابێت لەوانەیە لە 6 ماڵە هەستی پێەکەی کە و ماڵە ئەسڵیەکەی هەیە ینی بۆ بەرامەیەکی جیاوازتر تامێکی خۆشتر لە هەموو شوێنەکە بەڵام برنجە ئاساییەکە لەوانەیەگە لە لاشتا لێ بنێن هەستی پێ ناکەیت وایە کاک سەیاد جیاوازی خواردنی ئێستا لەگەڵ خواردنی پێشتر لە هەورامان فەرقی هەیە یان هەر لەسەر یەک ڕێچکەی هاتیینە خوارە و هەموو خواردنەکان لە قەدیمەوە تا ئێستامایە بەداخواستا بۆ بە مناسبە ڕاستیەکەی ئێستا هەموو شتێک بووە بە چاولێگەری ئێستا تەنانەت ینی وەختی خۆی کە ئێمە هەمان بوویانەمان خوارد دۆخەوە ترخێنە هەروە بێتەوە دانەدوو ونەتەر وابزانام لەلایەوە شتێکی کەی پێڵێن دۆینە کەەوە پێڵێن ئێمە گوا خواردنێکی کە لە لای دوایانی هەندێکیان پێڵێن قڕاو یا هەندێک کومانەیەکی کەی پێکات بەڵام لەلای ئێمەش دروست ئەکرا بڵێن بە گۆشت و بە تەرتیبات بەڵێ قە لە خەرمانەوە دەرەجەیە کە کەیمە پێڵێن پروزە ڕاستە ئێستا ینی لە سەردەمی ئێستا ئەو خواردنانە کەم بووەتەوە جونکە بە حکمی ئەوەی ئێستا هەموو کەسەیانی بە دوای وەزیفەدایە زۆرتر ئەو مەجاالەی نییە کە ئەوی شانە بکات بەڵێ وەکو بڵێ بە مناسبەکاندا هەر بەکاردێت لە جەژنەکاندا لە بۆنەکاندا هەر وەکو قەدیمی لێ ئەخڕن و ئەو خواردنانە لێ ئەنێن بەڵام ئێستا بڵێن زۆرتر هەر وەکو شارەکانی لێ هاتووە ئێستا عفومکەن بەداخەوە ینی دیسانە و کاریگەریەکانی ئەولەمە و جیهانگیری لە خواردنی شاتە ئەسیری لەسەر ئێمە هەیە ئێستا زیاتر لا ئێمەش ئاشنا بوون بە فاسفود و خواردنە خێراکان وانە بەداخەوە وەکو کاک سەیاد فەرمووی ئەبێت لە مناسبەیەکە دۆستێکی ئەزیزێک مەسەرەن کەسێکی زۆر تایبەتە دەبێت اینجا خواردنێکی کوردی تایبەتی فەرموو دەزرا چێشن بە ئیسراحەتی خۆتان بخۆن دەستان خۆش میسکەکەش بخۆن زۆر خۆش دروست کرایە